شەقامەکانی شار ناوبەناو جوڵەیەکی کەمی هاتوچۆی ئۆتۆمبیلی پێوە دەبینرا کات دووهەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە و بە پێی ڕێنمایە خۆپارێزەکان بێ قەدەغەی تەواوی هاتوچۆ پێویستە جێبەجێ بکرێت. هێز ئامنیەکان کە بەچڕی لە زۆربەی شەقامەکانی شاری سلێمانین لە پێناو سەلامەتی و تەندروستیەکی باش لە ئەرکدا بوون ڕێنمایی خەڵکیان دەکرد کە بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. تا ئەم کاتە خەڵکێکی زۆر پابندە بە ئەو ڕێکار و ڕێنمایی و یاسانی کە وەزارەتی ناوخۆدا ناوە بەسپاسەوە وەک ئەیبینی خەڵکێکی زۆر پابندە جموجۆڵی شەقامەکان کەمترە. ئەو جموجۆڵێکی کە هەشە ئەو کەسانە کە ڕێکە پێدراون بۆ نمونە خاوەن کێڵگەکان جوتیاران خاوەن عەلوەکان یان کەناڵەکانی ڕاگەاندن ڕێگەپێدان تەنها بۆوانەیە خەڵکێک هەیە کە ئاگاداری ڕێنمایەکان نییە. ئێمە ئەو کەسانە ڕێنماییەکەین کە بگەڕێنەوە ئەگەر نەگەڕانەوە ئێمە ناچارین ژاتی یاسایان لەگەڵا بکەین و بە پسوڵەیەک. لە دووهەم ڕۆژی جەژنەوە نانەواخانە و سەموخانە و دەرمانخانەکان دایانتوانی شوێنەکانیان بکەنەوە و لەو ڕۆژەوە هەر ئەو شوێنانە بەدی دەکرا بۆ کارکردن. لە پاڵەم شوێنانەشدا عەلوەی سلێمانی کرایەوە و چەندەها بەرهەمی سەوزە و میوە و تەڕەی تێدا دابین کرابوو. هەر لێرەشەوە بۆ ئۆتۆمبیل بەسەر گەڕەکەکاندا دابەش دەکران. لە شوێنەکان داخراون ئێستاوەتان لە عەلوەم بەروبوومی ژەیە بەڵام شوێنێک نییە ئەو کاسبکاران ناتوان داخڵ بن لەبەرەوەی شوێنەکانیان پێ داخراوە بکرێتەوە و ئەتان بەروبوومە ساغ بێتەوە. ئەمە یەک. دوو هەمیش دەوروبەری سلێمانی قەزاونەحەکان خوارەوەی سێجنوب ئەگە بتوانێت سیارە داخڵ بێت سەیتەرات هەبێ ئەوە زۆر شتێکی زۆر زۆر باشە و لە 180 لەوێ ساغە بێتەوە. ئێمە وەکو لیژنەکانی قایم خامێت و جۆمان لە دەنجی ئەو بەڕێزانە بوو کە خاوەنی کەرتەکانن لێرە بۆ کڕینی فرۆشتن و کڕینی بەرهەمەکانی سەوزە و میوە داواکارەکەی ئەوان و پەیامەکەی ئەوان بێگومان کەمێکی ترەگەین نە قایم خامێتی سلێمانی و لەگەڵ جەنابی قایم خام قسەکەین بۆی بزانین بەپێی پێویست ڕێنمایان بۆ دەربکرێ یاخود بەپێی لە چوارچێوەی ڕێنمایەکانە ڕێگە بدرێت بۆەوەی کە فرۆشیارانیش بتوانن شوێنەکانیان بکەنەوە بۆ ئەوەی بەرهەمەکانی سەوزە و میوە بە ئاسانی بگاتە دەستی هاوڵاتی. لەگەڵ دووبارە تۆمارکردنەوەی ژمارەیەکی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم لەسەر پێشنیاری لایەنی تەندروستی بڕیاری قەدەغەی هاتوچۆی بۆ 3 ڕۆژی جەژن ڕاگەیاند تا لەو ڕێگەیەوە مەترسیەکانی ئەم نەخۆشیە کەمتر بکرێتەوە. بەڵام بەشە زۆرەکەی هاوڵاتیان نیگەرانن لەم ڕێکارەتوندانە و ژمارەیەکی دیکەش کە بەشی کەمینەیە مەیلی بەلای خۆپارێزی و ڕێنمایەکاندا دەچێت. لەگەڵ هەموو ئاڕاستەی بیرکردنەوەکان ئاسان نییە پێشبینی بکەیت کە کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا ژیان بەرەو چۆ دەبات. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.